وێبسایتی بازفیدی ئەمریکی لە راپۆرتێکدا پێشبینیەکانی بۆ چەندین ڕوودا و چالاکی لە جیهاندا با پشبەستن بە ئامار و سەرژمێرەکان بڵاو کردوێتەوە. بە پێڕاپۆرتی وێبسایت ئەمریکیەکە لە هەر پێنج چرکەیەکدا لە جیهاندا 9,098 تۆن خۆڵ و خاشاک فرێدە دەرێنە زەریاکانەوە. نزیکەی 10,000 مەتر چوارگۆشە ڕووی دارستانە کەمەریەکان لەناو دەچێت. زیاتر لە 80,000 تۆن ئاو بە هەڵم دەبێت. لە هەر پێنج چرکەیەکدا فڕۆکەیەک لە فڕۆکەخانێکی زەویەوە گەشتەکەی دەست پێ دەکات. 35,000 شوشەی کۆکاکۆلا دەفرۆشرێت. 254 کوب خاوە دەخورێتەوە. 20,000 قوتو خواردنی لە قوتونراو دەخورێت. نزیکەی 21 منداڵ لەدایک دەبێت و 9 کەس گیان لەدەست دەدەن. منداڵێک بەهۆی برسێتیەوە گیان لەدەست دەدات. ڕۆبەری بە بیابان بوون بە ڕێژەی نزیکەی 41,000 مەتر چوارگۆشە زیاد دەکات. لە هەر پێنج چرکێکدا ئەمریکیەکان 1,750 پارچە پیتزا دەخۆن. 205,000 پۆست لە تۆری کۆمەڵایەتی فەیسبوک و 23,000 تویت لە تویتەر و 8,666 سناپچات بڵاو دەکرێنەوە. 7 ملیۆن ئیمێل لە ڕێگەی تۆری ئینتەرنێتەوە ڕەوانە دەکرێن. کۆمپانیای بەناوبانگی نایک لە هەر پێنج چرکەیەکدا 3,000 دلار قازانج دەکات. پێشکەشکاری بەناوبانگی ئەمریکی ئۆپێرا 43 دلار دەچێتە سەر سامانەکەی و بێڵگەیتسی خاوەنی کۆمپانیای مایکرۆسۆفت 1,250 دلار دەچێتە سەر هەژمارە بانکیەکەی. لە هەر پێنج چرکێکدا 12 ئۆتۆمبیلی نوێ لە جیهاندا دەفرۆشرێت. کۆمپانیای ئەمەزۆن 7,000 پارچەی بەرهەماتۆکانی دەفرۆشێت. 2,090 پارچە شکڵاتەی کیتکات دەخورێت و 2 شوشە نۆتێلا دەفرۆشرێت. 500 هەورە بروسکە لە زەوی دەدات. 50,000 کارلێکی کیمیایی لە خانەکانی لەشی مرۆڤدا ڕوو دەدەن.